ئەنجومەنی باڵای دادوەری عێراق بڕیارێکی دەستەی ڕاگەاندن و پەیوەندیەکانی تایبەت بە سەپاندنی باز بە ناوی کرێی خزمەتگوزاری بەسەر کۆمپانیەکانی موبایل و ئینتەرنێتدا هەڵوەشاندەوە و ڕایگەیاند سەپاندنی باج دەسەڵاتی تایبەتی پەرلەمانە. ئەنجومەنەکە هۆکاری هەڵوەشاندنەوەی ئەو باجەی بۆ نەبوونی پشتبەستن بە یاسای پەرلەمان و نایاساییبوونی دەرکردنی ئەو بڕیارە لەلایەن حکوومەتێکی کاربڕێکەرەوە گەڕاندەوە. ئێستا هەر بە ئارەزوی خۆی ئێستا هەر کەس نییە ڕەقیب بێ. ئەندامێکی پێشووی پەرلەمانی کوردستان دەڵێت کابینەی نوێمی حکوومەتی هەرێم تەنانەت لە سەروبەندی کارایی پەرلەمانیشدا لە بری پشتبەستن بە یاساکان بە ئارەزوی خۆی بڕی بازی زیاد دەکرد و زۆری نوێی بازی دادەهێنا بە ناوی زیادکردنی داهاتی حکوومەت بە بێگەڕانەوە بۆ پەرلەمان و ڕێکاری یاسایی پێویستیان بۆ بگرێتە بەر. هەر بڕیارێک بۆ زیادکردنی باجیان ڕسومات بێ دەبێ بە قانون بێ، واتە دەبێ قانونیش کوێ دەردەکرێت لە پەرلەمان دەردەکرێت. لە ڕابردوو کە پەرلەمانیش کارا بوو لە خولی پێنجەمی پەرلەمانیش حکوومەت بە ئارەزوی خۆی باجی زیاد دەکە ڕسوماتی زیاد دەکرد بێ بگەڕێتەوە بۆ پەرلەمان بە هیچ جۆرەگەوە لە سەلاحیەتی حکوومەت نییە بێ باج ڕسومات زیادکە لەبەرەوەی قانون دەرکردن یاسا دەرکردن کاری پەرلەمانە جێبەجێکردنی کاری حکوومەتە. ئێستا دەبینین کە حکوومەتی کاربڕێکەرە و بۆ ماوەی چەند ساڵە حکوومەتی کاربڕێکەرە بەداخەوە هەر بەردەوامە لە زیادکردنی باج و ڕسومات. کۆمپانیەکانی گواستنەوە گەیاندن کە نرخی ئەنتەرنێت یاخود مۆبایل ئەوانە کە زیاد دەبێت بەشێکی بارگرانیەکە دەکەوێتە سەر کۆمپانیەکە، بەڵام لە هەرێمی کوردستان بارگرانیەکە دەکەوێتە سەر هاوڵاتی. چاودێرێکی سیاسیش دەسەڵاتدارانی هەرێم بە قۆستنەوەی نەبوونی پەرلەمان لە پێناو زیادکردنی باز لەسەر هاوڵاتیان تۆمەتبار دەکات. ئێستا لە هەرێمی کوردستان شتێک نییە بە ناوی سیستەماتیک. لە حکوومەتی عێراقی حکوومەتێکی موسەساتیە دەوڵەتە، بەڵام لێرە دوای 34 ساڵی تا ئێستا نەتاندراوە ئەو سیستەماتیکە لە هەرێمی کوردستان پەیڕەو بکرێت. ئەوانەی خۆمان لێرە لە هەرێمی کوردستان سوود لەو بێسەروبەریە دەبینن بۆەوەی باز لەسەر خەڵک زیادکەن، بۆی بە کەیف خۆیان کار بفرۆشن، شت گرانکەن، شت ببن، شت قاچاقکەن. نەتیجەکەی ئێستا لە هەرێمی کوردستان کە ڕوودەدا ئەوەی ئێستا کە هەیە. بەپێی مادەی 28 بڕگەی یەکەمی دەستوری عێراق سەپاندنی باج و ڕسومات تەنها لە دەسەڵاتی دامەزراوەی یاساداناندایە و هەر باج و ڕسوماتێک لە دەرەوە یاسا ڕێ پێنەدراوە، بەڵام لە ئێسادا وڵاتیانی هەرێم زۆرترین باج و ڕسوماتیان لێ وەردەگیرێت و ناچار بە تەسلیمکردنی دەکرێن. ئیبراهیم زیاد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.